یانی ڕانیا لە یاریگای خۆیدا لە پیشەسازی بردەوە سێ خاڵی گرنگی بەدەستێنا. لە هەفتەی 15 لە خولی نایابی کوردستان ڕانیا لە یاریگەی خۆیدا میوانداری پیشەسازی کرد. نیوەی یەکەم هەردوو لا بەهێرشبردن دەستیان پێکرد. دوای چەند هێرشێک لە خولەکی 29دا یادگار ئیبراهیم گۆڵی یەکەمی ڕانیای تۆمار کرد و پێشکەوتن. نیوەی یەکەم بەم شێوەیە تەواو بوو. لە نیوەی دووەمدا یاریزانانی پیشەسازی دەیانویست دیاریەکە یەکسان بکەنەوە. دوای چەند هێرشی هەردوو لاو هێرشی مەترسیدار بۆ تۆمارکردنی گۆڵ، بەڵام هەوڵەکانیان بێئاکام بوون. بەر لە تەوابوونی یاریەکە لە خولەکی 90 ئیحسان نورەدین گۆڵێکی تری بۆ ڕانیە تۆمار کرد و ئەنجامەکەی کردە 2 هێندە. یاریەکە بە ئەنجامی 2-0 لە بەرژەوەندی ڕانیە کۆتایی هاتوو. سێ خاڵی یاریەکەیان بەدەست هێنا. ئەسی سوپاس بۆخوا ئەمڕۆ ئەم سێ خاڵە زۆر گرنگ بوو یانی ڕانیە. من لە ژووری خۆگۆڕیم پیانم بود ئەم سێ خاڵە مقابلی 6 خاڵە چونکی پیشەسازی لە پلەکانی خوارەوەیە ئەگە بیبردایەتەوە لە ئێمە نێزگە بووەوە و ئەرکمان قورسە بوو. سوپاس بۆخوا یاریزانەکان ئەو ئەرکیان جێبەجێ کرد بە زۆر بەباشی. ئێمە باوای هەر لە گێمی یەکەم یانی یاریەکەمان تەواو کردە فورسەی چاکمان بوو هات. خۆتان زانین سەرەتا یاریەکە سی خولەکی یاریەکە ئێمە زۆر باش جاریمان کرد، فورسەمانە بە دەمانتوانی استقلال بکەین گۆڵکەین، بەڵام نەمانتوانی گۆڵکەن. یاریزانەکان مۆفەق نەبوون. لە هەڵەیەکی خۆمان گۆلێکمان خوارد، بەو گۆلەوە بوو کێرفی یاریزانەکانمان هاتە خوارەوە. هەم لە ڕووی تەرکیز و متەمەرکز نەمان ئەوە بوو، یعنی ڕانێ بەو گۆلە هاتۆ ناو ڕتمی یاریەکە. ئێمە توانی شەڕە لە یاریەکانی داهات و قەرە بوو. بەم ئەنجامە دوای تێپەڕبوونی 15 هەفتە یانەی ڕانیە خاوەنی 19 خاڵە و یانەی پیشەسازیش خاوەنی 12 خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.